وەرزی درێنە وەڵگرتنەوەی دانەوێڵا دەستی پێ کردووە. جوتیارانی هەڵەبجە دەڵێن ئەم ساڵ کەمی ڕێژەی باران کاریگەری لەسەر کوالیتی گەنم دروست کردووە، جیاواز لە ساڵانی پێشووتر ڕێژەی گەنم کەمترە. بەنسبەت گەنموجۆ ئیمساڵ باش نەبوو وەک ساڵانی پێشووتر، بارانەکە نەبوو، بە دوای ئەوەش بارانەکە نەبوو، حکومەت یارمەتی نایەن لە مەسەلەی سەماد و ئەمانە، هیچ شتێکی بۆ نەکردین، بەس ئەوە بوو ئەو دەرمانی سوونەیەوە پێمان وتەوە ئەوەی سایلویەکی لێ ئەوە هیچ نییە، ئەوە هەر وەکو مەغزەنەوە تقریبا 3 مانگتیایەتی دوای ئەیگوازنەوە ئەیبن، سایلوی ڕسمی نییە، هەروەکو شێوەیەکی بناغە دروستیان کردو و لایلۆنیان بەسەریەوەتاوە. تا ئێستا لە هەڵەبجە سایلۆنیە و جوتیاران گەرمەکانیان ڕادستی حکوومەتی عێراق دەکەن. بەشێکی زۆری جوتیارانیش لە بازاری ڕەشدا بە نرخی کەمتر دانەوێڵەکانیان ساغ دەکەنەوە. لەلایەکی دیکەوە مێرووی سن زیانی بەگەنمی ئەم ساڵ گەیاندووە. وڵا بەڕاستی سنووری پارێزگا ڕەوچە سنوورێکی بەرفراوانە سەبارەت بە سایلۆ مەسایلۆکەمانە بیبینە قاعەیەکیان دروست 3-4 بلۆک و چەند ساڵە وعدیانیاوە سایلۆکەن. سەبارەت بە جوتیارەکانیش مەسەلەی بێبارانی و ئەو شتانە ئەم ساڵ سەمادەوە نەگرامەوە تەنی چوەتە ملیۆنێک و 500-600 هەزار جوتیار لەکوێ بتوانێت بەرەبوون بەرهەم بێنێت. لە چی ئەبێ ئەمە جۆکەیە مەسەلە هەمووی بێ سەمادیە سەیریکە، نە باڵای هەیە نە ئاڵاشی هەیە نەیچی هەیە. ئێستا لە چاوی بێبارانیە، لە چاوەوەی کە بێبارانی و لە بیداتە باش نییە، بەڵام باشیشە بۆ شێوەیەش نییە کە بڵێ تا خەسار ببێت. وڵا داواکاریمانەوەیە سەبارەت بە مەسەلەی سەماد زەرورە، ئەو دەرمانانەیە کە هەیە بۆ قەڵاچۆکردنی بروبوومە بڵێن زەرمەندەکان، ئەوانە هەمووی کوالیتی زۆر نزمە و ئەوەش نییە کە هەر لێ دەی دۆرگ خۆی وایە. ساڵانی پێشووتر ڕێژەی وەرگرتنی گەنم دیاری دەکرا، بەڵام ئەم ساڵ بۆی کەمی گەنم بڕی وەرگرتنی گەنم دیاری نەکراوە. ڕێکارەکانی وەرگرتنی گەنم کۆتایی هاتووە. بڕیارەیەکی 6 گەنمی جوتیاران لە پەنکەرەکانی کۆکردنەوەی گەنم لە هەڵەبجە وەربگیرێت. حکوومەتی هەرێمیش بڕیاری داوە تۆنی بە 150 دینار گەنمی جوتیاران وەربگرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.